بەنسبەت گەنم و جۆ لە سنووری قەزای بەردەست ڕێژەیەکی باش هاتووە چاندن، بەڵام بەهۆی کە ساڵی لە سنووری ناوچەی بۆتان دەلێنێ کە زیاتر زەویەکانیان زۆر کە زۆربەی نهاتە دوورینانی گەنمەکان بەس بەنسبەت دەشتی ناوکڕ و ناحیەی دارەتوو ڕێژەیەکی باش گەنم چاندرا بوو هەمووش هاتە دوورین و ئەو گەنمانی هاتە ئاودان ڕێژەیەکی باشیش بەرهەمی هەبوو ڕەنجی فەلاحەکەمان بە خەسارەت نەڕۆژ الحەمدوللا لەو دوو سنوورەی بەزام لە سنووری ناوچەی بۆتان ماوەی ئەو دوو ساڵ لەسەر یەکە گەنمەکان نایەتە دوورین زەرەرێکی زۆری پێکەتیە فەڵە ئەویش بە وشکە ساڵی تاسیرە وەگەر چونکە زەویەکانی هەم بارانێکی زۆری لەسەرە پێویستە مەبەستم لەبەرەوەی تا بەرهەمێ چونکە زەویەکانیان وەکو زەوی دەشتی ناوکوڕ و بەربێنی ناحیەی دارەتوو نییە پێویستی بە بارانشی زیاتەیە ئەوانەی گەنمیان دووریتەوە سایلۆشەکان لە بیدایەتی تەقریباً لە 29 مانگی 5 دەستی بە هەوڵگرتنی گەنم کردیە لە بۆ قەزای شێخان و ئاکرێ و بەردەڕەش ڕێژێکی زۆری جۆتیارەکانمان گەنمی خۆیان ڕاداستی سایلۆی کردیە بە سعرێکی باشی ئەو ساڵ لێتە وەرگرتن نرخی هەر تەنێ 850 دینار دانرایە هاتا ئێستاش بەردەوامن ڕۆژانەش هانی جۆتیارەکانمان دەدەن ئەوانەی گەنمەکانیان دووری هەتا ئێستا سەردانی سایلۆیان نەکردیە داوا دەکەن گەنمەکانیان ببانە سایلۆ لەبەر ئەوەی سعرەکەی باشە و ڕێژێکی باشیش وەردەگریت